گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی گیان لەدەستدانی سەرۆک کۆماری ئێران و وەزیری دەرەوەی وڵاتە و پارێزگاری تەورێز و کۆمەڵێک لە هاوڵانیان بەڕێز مدحەت سلێمان شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک مدحەت زۆر بەخێربێی. لە دوای ڕۆیشتنی سەرۆک کۆماری ئێران ئیبراهیم ڕەئیسی چی لە وڵاتە ڕوادات؟ خۆی بە پێی مادەی لاماوی 130 دەستوری ئێرانە لە دوای نەخۆشکەوتنیان گیان لەدەستدانی سەرۆک کۆماری ئەو وڵاتە ئەنجومەنێک پێک دێ لە جێگری سەرۆکی ئەو وڵاتە سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی دادوەری ئەو جێگرەکە ئەو وڵاتە بەڕێوە دەبا بە ماوەی 50 ڕۆژ ئەو ئەنجومەنە دەبێت سەرپەرشتی هەڵبژاردننی بڕیار لە هەڵبژاردننی سەرۆکێکی نوێی کۆماری ئیسلامی ئێران بدەن بەو شێوەیە. بەڵام با ئێمە هەندەختێک گوردبین بین ئایا سەرۆک کۆماری ئێران هەموو شتێک بوو ئێمە لەبیرمان نەچێت دەوڵەت هەیە جا منیش کەمە بەستمەوە بوو چی ڕوادات ینی چی لە سیاسەتی ئەو وڵاتە ڕوادات ئایا ئیبراهیم ڕەئیسی کاریگەریەکی بوو لەسەر سیاسەتی بە بۆ چۆنی زۆر کاریگەری نابێت لەبەرەوەی دەوڵەت هەیە حکوومەت هەیە ئەو سەرۆکی حکوومەتێک بووە کە سەرۆکێکی کاتیە سەرۆکی دەوڵەتەکە ڕابەری بابڵی شۆڕشی ئیسلامی کە عەلی خامەنەیە کەواتە لە سەروی ئیبراهیم ڕەئیسیەوە عەلی خامەنیەیە کە ئەو بەرزترین دەسەڵاتی هەیە سەرۆک کۆمار هەڵدەبژێردرێ ڕاستە بەڵام بە ماوەی 50 ڕۆژی تر سەرۆک کۆمارێکی تر هەڵبژێردرێ کەواتە لە سەرویەوە دیسان عەلی خامەنی دەبێتن. بەڵام شتێکی دیکە هەیە کاک مدحەت ینی باس لەوە دەکرێت کە هاواهەنگێکی تەواو لە نێوان سەرۆک کۆمار و سەرۆکی دەوڵەت کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێراندا هەبووە. ئایا ئێستا عەلی خامەنەی دەیەوێت کە سەرۆکێکی دیکەی وەکو ئیبراهیم ڕەئیسی هەڵبژێردرێتەوە؟ بە بۆ چۆنی من هیچ لە بابەتەکە ناگۆڕێ ئەوەی کە چێ دەبێتە سەرۆکی ئەو وڵاتە لەبەرەوەی ئەویش دەبێت هەمە هەنجێکی 100% لەگەڵ عەلی خامەنیە بێ نەوەکو نابێتە سەرۆکی ئەو وڵاتە. ئێمە لە بیرمان نەچێ نەختە گوماناوی لە کەوتە خوارەوەی ئەو هەلیکۆپتەرە هەیە لەبەرەوەی ئیبراهیم ڕەئیسی پاڵێورا و بچێتە ناو ئەو ئەنجومەنەی شۆڕشی باڵای کۆماری ئیسلامی کە عەلی خامەنەی سەرپەرشتی دەکا کە ئامادەکردنی ئەو بەڕێزە بوو بۆ ئەوەی ببێتە جێگرەوەی عەلی خامەنەی لە کاتی مردنی و وەزیری دەرەوەش باشترین پاڵێوراوی ئەوانە بوو بێتە سەرۆک کۆماری ئیسلامی ئێران ینی شوێنی ئیبراهیم ڕەئیسی. زۆر باشە بە ئەو پرسیارە بکەم کە بەپێی دەستور وەک تۆش لە سەرەتا باست کرد لە ماوەی 50 ڕۆژدا دەبێت سەرۆک کۆماری نوێ هەڵبژێردرێ. دۆخی ئێستای ئێران ینی لەبارە بۆ ئەوەی کە 50 ڕۆژی دیکە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ؟ بە بۆ چوونی من ئەوەی ئەو وڵاتە بەڕێوە دەبا دەستگایەکی تایبەتە سوپانیە زیاتر بەتەوان بڵێن پازار و بەسیجن پازار و بەسیجیش فەرمانی عەلی خامەنی جێبەجێ دەکەن کەواتە زۆر با بڵێن باوەڕ ناکەم کێشەی زۆر گەورەی تێدا دروست بێت. دەستور هەیە بەپێی دەستور ئەوە دیاری کراوە. بڵێ بەس تاکە کێشەیەک ئەگەر لە ناو خۆیان لە ناو خۆیان کێشیان نەبێ کەوتنەوە خوارەوەی ئەو هەلیکۆپتەرە ئەگە دەستی ناخۆی تێدا بێت کێشەکە نەختێک گەورەتر دەبێت بەڵام لەو بڕوایەدەم بە تەسفیەکردن ئەو کێشەیەش چارەسەر دەکەن چونکی هەر شێوازی بەربوونەوەی ئەو هەلیکۆپتەرە نەختێک جێگەی تێڕامان و گومانە چۆن دەکرێت و 3 هەلیکۆپتەر دەفڕێ سەرۆک لە ناو هەلیکۆپتەرێکە لە ناکاو 2 هەلیکۆپتەرەکەی تر دەڕوا و هیچ پەیوەندیان بە هەلیکۆپتەری سەرۆک کۆماری ئەو وڵاتە نامبینێتن. ئەو فڕۆکەوانانە لەگەڵ خۆیان هەردەم لە گفتوگۆتان ئەگەر کەش و هەوا هۆکار بوو بێ ئەی چۆن دەستگای فڕۆکەوانی ئەو وڵاتە ڕێگەیدا ئەو هەلیکۆپتەرانە بفرن ینی گومان گەلێک زۆرە بەڵام ئەوە دەبێتەوە سەر ئەو سودەکەی بەوەش کە ئێستا ینی میدیای فەرمی ئێران ئەو حکوومەتی ئێران دەڵێن دیار نییە هۆکاری کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکە چییە بەم دۆخەوە دەمەوێت بڵێم کە پێت وایە دۆخی ناوخۆیی ئێران چی لە بەسەر دێت؟ دەستوریان دیاری کردووە دەستور دیاری کردو کە ماوەی 50 بەپێی دەستورە توانن هەڵبژاردن ئەنجام بدەن دەبێ بیکەن ئەگەنا دەبێ دۆخەکە لەبارە بۆ ئەوە دەزانین چۆنە دەستور من منداڵ بووم شتێکی سەدام حوسێنم بەبیردێ منداڵ بووم ئەو کاتی
لەسەر تەلەڤیزیۆن گوتی دەستور لە لای ئێمە وەکو مەتاتە چۆن بمانەوەی ئەوها ڕای دەچێشین چۆن بمانەوە ئەوها دەهێنینەوە پاڵیەک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستور هەمووی مەتاتیە بە پێی مەزاجی ئەو دەسەڵاتی ئەو وڵاتە بەڕێوە دەبا ئەوان ئەو دەستورە جێبەجێ دەکەن. مسۆگەرم لەوەی هەر کێشەیەک ڕوو بدا دەبێت کێشەیەکی زۆر خوێناوی لە بیرمان نەچێ میلیشیاکان بەسیج پازدار زۆر لە سوپای ئێرانی بەهێزترن بۆیە تەوەقع دەکەم هەر کێشەیەک ڕوو بدە زوو دای بمڕکێننەوە با بڵێن بیر لە ئەوە ناکەمەوە کە کێشەیەکی زۆر قوڵی گەورە لە ناویان دروست بێ لەبەرەوەی ئەوان دەزانن هەر کێشەیەک دروست بێ هەمویان لە ناو دەچن بۆیە زوو کۆنتترۆلی وەزعکەیان کرد دوێنێ هەرکۆبوونەوەیان کرد ئەمڕۆ یەکێکیان دیاری کرد وەکو با بڵێن بەڕێوبەری سیاسەتی وەزارەتی دەرەوە کە لەوێ با بڵێن وەکیل وەزیری دەرەوە بوو و بەرپرسی دانوستاندنی ئەتۆمی ئێران بوو لەگەڵ ڕۆژاوا ئەمڕۆ ئەو وەزیریاندانە و جێگر بڕیار درا کە جێگری سەرۆک کۆمار ئەو وڵاتە بڕێوە دەبا ئەو 50 ڕۆژەش لەگەڵ سەرۆکی دادوەری و لەگەڵ سەرۆکی پەرلەمان دیاری دەکەن هەڵبژاردن بکرێتن. زۆر باشە کاک مەدحەت سیاسەتی دەرەوەی وڵاتان خۆتان دەزانن بەتایبەت بۆ وڵاتێکی وەکو ئێران کە ژمونێکی زۆری لە وڵاتانی ناوچەکە هەیە گرنگە ئێستا ئێران وەزیری دەرەوەشی لەدەستداوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر سیاسەتی ئێران بەرامبەر دەرەوە خۆی ئێران شێوەیەکی گشتی کێشەیەکی قوڵی هەبووە لەگەڵ زۆربەی زۆری وڵاتان بە تایبەتی ڕۆژاوا و ئەمریکا و ئەو پەلهاوێشتنەی لە ئێران و بەرەو وڵاتێکی دیاریکرا و نەختێک بەگران لەسەری وەستا لەو بڕوایەدەم لە داهاتوودا وڵاتانی زلهێز بە تایبەتی ڕۆژاوا و ئەمریکا زێتر سنوورێک بۆ ئەو میلیشیایانە دادەنێن کە سەر بە ئێرانن لە دەرەوەی ئەو وڵاتانە ئێران دامیان دەکا و مسۆگەرم ئەوانە لاواز دەکرێن ئەگەر لاواز نەکرێن ئەو کێشانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر بەردەوام دەبن وجا ئێران چەند دەچێتە پاڵ ئەو کێشەیە و کێشەی ناوخۆی با بڵێن ململانەی شخصەکان چەند کاریگەری دەبێ لەسەر ئەوەی چێ دەبێتە سەرۆک کۆمار چێ دەبێتە وەزیری دەرەوە ئەوە گومان دروست دەکات ینی پێ سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتە دەگۆڕێت لەو بڕوایەدا بە شێوەیە دەتوان بڵێ 170 دەگۆڕێ ڕێژەیەکی زۆرە کاک مەدحەت نابڕ 170 خۆی دەوی 130 دەگۆڕێ ئەوی تر کاتێک کە سیاسەتی دەرەوەی ئێران دەتوان بڵێم 170 بەسەرەوە دەگۆڕێ ئەگەر هاتوو دەستی هاوکاری و دامی ئەو میلیشیانەی لە سووریا و عراق و لە یەمەن هەیە لەگەڵ لوبناان ئەگە ئەو پاڵپشتی ئێران نەمێنێ ئەو کاتە سیاسەتی ئێران دەگرێتەوە خاڵ بە دروستەی کە خەریکی وڵاتی خۆی بینێ خەریکی وڵاتەکانی تربی بەڵام ئەم سیاسەتە سیاسەتی سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە بوو یا سیاسەتی دەوڵەتی ئێران سیاسەتی شۆڕشی ئیسلامی ئێرانە کە بەرپرسی یەکەمی علی خامنەییە هەمان سیاسەتەکە خومەینی لەسەری دەڕۆیشت باشە هیچ لە بابەتەکە نەگۆڕاوە وەکو گوتم حکومت شتێکە دەوڵەت شتێکە ئەوان سیاسەتی دەوڵەت بەڕێوە دەبن حکومت بەس شخصێکی تەنفیزیە ئەوامری سەرۆزێوەجێ دەکات باشە کاک مەدحەت ئێستا کابینەکەی ئێران دەڵێت کابینە حکوومەتی ئێران دەڵێ ئەمە لەسەر ڕێبازەکەی ئیبراهیم ڕەیسی بەردەوام دەبین ئەو سیاسەتی ئیبراهیم ڕەیسی پەیڕەوی دەکرد ئەو سیاسەتە بوو کە بە دڵی دەوڵەتی ئێران بێت ئەو سیاسەتەی کە سەرۆک کۆماری ئێران پەیڕەوی دەکرد ئەو سیاسەتە بوو کە بە دڵی دەوڵەتی ئێران بێ بە دڵی ڕێبەری باڵای ئیسلامی ئێران بێ دەوڵەت وەکو سیاسەتی با بڵێنەوەی کە علی خامنەی سەرپەرشتیەکە بە مسۆگەری لەبەرەوەی وەکو گوتم ئیبراهیم ڕەیسی ئامادە کرابوو بچێتە ناو ئەنجومەنێکەوە لە داهاتوو دەگا علی خامنەی شتێکی بەسەر بێ بستە شوێنی ئەو کەواتە گەر سیاسەتێک ئەو شخصە 100% وەکو دەوڵەت جێبەجێ نەکرد بایە ئەو بیرۆکەیەژە دەبوو کە ئیبراهیم ڕەیسی بچێتە ناو ئەنجومەنە بۆیە 100% ئەو سیاسەتی جێبەجێ دەکرد پێتان وایە تا ئێستا دیار بێ کە کاندیدی جێگرەوەی ئیبراهیم ڕەیسی کێ دەبێت لە ئێران بەخوای دەنگۆ زۆرە
دەنگۆ زۆرە بەس بەهێزترینیان وەزیری دەرەوە بوو ئەویش لەگەڵ هەلیکۆپتەرەکەی سەرۆک کۆمار کەوتە خوارەوە ئەو کەسی تر دیاری دەکەن ئەوە تەنیا عەلی خامنەی دەزانی من نایزانم. بە لەدەستدانی دوو کەسی گرنگی ئەو وڵاتە پێتان وایە دۆخی ناوخۆی ئێران تێک دەچێت؟ ئەگەر هاتۆ گومانەکان لەسەرەوە بێ ئەگەر تەسوی ناوخۆ بێ کێشێکی گەورە تێدا دروست دەبێتن ئەوجا ئایا ئەو سندوقە ڕەشا بۆ خەڵکی ئیعلان دەکەن یان هەندە بینی خۆیان سندوقی ڕەشی بابڵێن هەلیکۆپتەرەکە کە فڕۆکەوانەکە قسە دەکە و باسی کێشەکان دەکە دەبی لەو سندوقە ڕەشا بێ ئایا ئیعلانی دەکەن بۆ خەڵکی ئێران و یاخود لە بینی خۆیان با بڵێن سەرنگونی بابەتەکە دەکەن ئەگەر دەرچ و تەسفیەی ناوخۆ بێ کێشەکە زۆر گەورەتر دەبێت لە ناو خۆشیان ئەگەر ڕووداوێکی با بڵێن ئاسایی بێتن لەو بڕواایەدا سەرۆکێکی ئاسایش دێ هەڵدەبژێرن کە سەرپەرشتی و دەوڵەتە بکاتن. باشە کاک مەدحەتیانی ئەم ڕووداوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر وڵاتانی نزیکی ئێران بە نمونە تورکیا، عێراق و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەوە کە بڕیار بوو ینی سەردانی هەرێمی کوردستانیشکە؟ خۆشبەختانە ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین خۆشبەختانە ئەو هەلیکۆپتەرە نە لە کوردستانی ڕۆژهەڵات بەربۆتەوە نە نزیک سنوورەکانی با بڵێن هەرێمی کوردستان بەربۆتەوە ئەگەر نازوو دەیانگوت ئیسرائیلە و لە هەولێرەوە ساڕۆخ باران دەکرین گوایە موسا لە لێرەیە خۆشبەختانە لە هەموو شوێنێکی کوردستان دوورە. ئەوەی تر شێوازی دۆزینەوەی هەلیکۆپتەرەکە گومانێکی زۆر دروست دەکات لە ڕووی تەکنەلۆژیاوە کە ئێران نەیتوانی شوێنی هەلیکۆپتەرێک دەزیشان بکە چۆن دەتوانانی شەڕی وڵاتە زلهێزەکان بەڵام سیاسەتمەدارانی خۆیان دەڵێن بەهۆیەوەی کە گەمارۆکانی ڕۆژاوا و ئەمریکا ئێران ناتوانێت دەستی بگات بە تەنانەت پارچەکانی کە بۆ ئەم فڕۆکە و هەلیکۆپتەرانە بۆ لە بیرمانەچی ئەو هەلیکۆپتەری کەوتوتە خوارەوە بێل 212 لە ساڵی 1970 بەسەر ئەمریکا دروستی نەکردووە. ێ باشە من چۆن هەلیکۆپتەرێک دەستنیشان دەکەم سەرۆک کۆمار تیای بێ لە ساڵی هەفتاکان دروستکرا بێ و دەستیشی دەگاتە تەکنەلۆژیا بۆ نێژەنکردنەوەی ئەوان هەموو شوێنی گومانن هەلیکۆپتەرێکی تر دوو هەلیکۆپتەرەکەی تر بۆ سەرۆک کۆمارە نەچۆنایی بۆ چۆن ناو ئەو هەلیکۆپتەرە کەونە کە لە سەرەتا هەفتاکان دروستکراوە لە هەشتاوە ئەمریکا دروستی ناکاتن و لە بیریشمانەچی ئەو هەلیکۆپتەرە دوو بزوێنەری هیا بووە ئایا هەردوو بزوێنەرەکەی بە یەکجار پەچیان کەوتووە لەبیرمانەچی بزوێنەرێک تێکبسیەوەی تر دەتوانی هەلیکۆپتەرەکە ڕزگار کاتن چ گفتوگۆیەک بووە لە نێوان ئەو تاقمەی لەناو هەلیکۆپتەرە بوونە لەگەڵ دوو هەلیکۆپتەرەکەی تر ئەو دوو هەلیکۆپتەرە بۆ ئەویان بەجێهێشتووە بەڕاستیەوە نیشانەی پرسیارێکی گەورە و گومانێکی گەورەیە لە داهاتوو هەرچەندە لەو بڕایدەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ شتێک ئاشکرا ناکرد وەکو ڕۆژاوانیە هۆکارە سەرچێکە دیاری بکەن لە بیریشمان نەچی لە ساڵی 1936 باخڕەمە تا ئێستا 23 سەرکردە و بەرپرسی گەورەی جیهان لە کەوتە خوارەوەی هەلیکۆپتەرەکان گیانیان لە دەستداوە جا هەیە هۆکاری کەشوهەوایە هەیە هۆکاری تەکنیکیە و هەیە تەسفێشە. دەستخۆش زۆر سپاس بە ڕێز مەدحەت سلێمان شرۆڤەکاری سیاسی سپاس کە لەگەڵم بووی دەستخۆش.